برادرانی مەڵبەندی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی سەردانیان کردین بە مەبەستی پیرۆزبایی بەستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری. ئێمە سوپاسی بەڕێزیان دەکەین کە تەشریفیان هێناوە تاکیدمان لەسەرەوە کردەوە کە کۆی پاتە سیاسیەکان لە ساحەکەدا پێویستە پەیوەندێکی تەندروستیان هەبێ، سروشتی و پارتە سیاسیە دەسەڵاتدار بێ یاخود ئۆپۆزیسیۆن بێ. ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە ڕابردووشدا تاکیدمان لەوە کردوەوە کە پێویستە پەیوەندێکی ئەرێنی لە نێوانماندا هەبێ. ئەمڕۆ بەڕێزیان تەشریفیان هێنا بە خێراتنیان دەکەین زۆر بەگەرمی و سوپاسی سەردانەکەیان دەکەین ومێد دەکەین لە داهاتوودا بتوانین کاری پێکەوەی زیاتر هەرێکەمان بە سروشتی خۆمان و هەمومان زیاتر تاکید لەسەرەوە بکەینەوە کە چی بەژەوەندی گشتی و باڵای میلەتەکەی تێدا ئەوە تەبەنی بکەین. ئێمە هەم ڕەدی زیارەت بوو بۆ برادرانی کۆمەڵی دادگەری، هەم پیرۆزباییش بوو لە کۆنگرەی کۆمەڵی دادگەری کە کۆنگرەیشیان ئەنجامدا و سوپاسی پێشوازیەکانیشیان دەکەین کە پێشوازیان لێکردین و بۆ هیواین ئەو کۆنگرەیە بێتە کۆنگرەی هەوێنی تەباوی یەکرزی لایەنە سیاسیەکانی کوردستان و باسمان لەوەش کرد کە هەمومان دەبێ وا بکەین جێگای ئومێدی خەڵک بین و ئەوەی کە ئەو گرفتانێک کە خەڵک پێوە دەناڵێنێ وردەوردە هەنگاویان بۆ بنێن بۆ چارەسەر گونجاویان بۆ بدۆزینەوە لە دەڤەرەکەمان بەتایبەتی وا بکەین ئەوەی کە ئەو پەیوەندیانی ئێمە و کۆمەڵی دادگەری وا بکرێت جێگای دڵخۆشی خەڵک بنوە خەڵک ئومێدی لەسەر هەموو لایەکمان هەڵچنی و سوپاسان دەکەم.